دیەکێ ئادارێدا خۆجەهیە حەسەکەیە ئەنجومەنە نیشتیمانی کوردی بیرئانینا کۆچکردنا بەرزانیە نەمر لەدار خست. تمر الذكرى السنوية 39 على رحيل الأب الروحي للشعب الكردي. دوێ بۆنەیەدا گوتنا خۆجەهیە حەسەکێ هاتە خوێندن سەر زمانی مەحموودێ عوجێ تێدا ڕامان و ڕێبازە بەرزانیە نەمر دیار کرد. بێگومان بەرزانی یەکەم سەروەر بوو. هەروەها هەلبەستوان باوێ سەربەست هەلبەستێک دیاری بەشدارا کرد دوێ هەلکەفتنێدا. خودی قاد و بدۆزن بسەر ساڵ و نەورۆزن. باوێ نەمر مەلە مستەفا صفات و خەسائل و تشتێ تێد بڕاستی کێم زلام صبر جلد ئینسانێکی بجرئەت ئینسانێکی بهمەت ئەو ڕاکەتنا دشکەڵ دادێ بوێ ڕاکەتنا قوسوورا نەتدا. سەرەکێ خۆجەهیە حەسەکێ زوبێر موسا ئاخوی لەسەر بەرخۆدانە بەرزانیە نەمر. باوێ نەتەوا کورد ڕێبازە بەرزانی ئەو بوو سەرەکێ ڕێبازە کوردایەتێ و ئیرۆڕۆ دناو دنیای گشی دێ کورد پێ هاتە ناسکردن بتۆکۆشیناوی بخەباتاوی و ناوێ کووردا جیهانێ گشید بەلا بوو. دێگردن مستەفای بارزانیجی گۆدوێ دەمێدە 3 ساڵیە دەگەل دایکا خۆش ئالی ئۆسمانیان بە دێگردن. هەروەها کۆمیتا ڕاگەیاندنێیە خۆجەهیە حەسەکێ فیلمێکی بەلگەیی لەسەر ژیانە بەرزانیە نەمر پێشکەش کرد. 39 ساڵ دەرباس دبن لەسەر کۆچکردنا باوێ نەتەوا کووردا لێ ڕێبازاوی هەر دمینە زیندی دمەژوێ ڤی ملەتی. دارە عەبدۆ حەسەکێ ئارک.